بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاوایی خۆشحاڵین لە عەڵقەیەشکە هاتنەوە خزمەتتان. لێرە لە بارزاغی دوو بەنداویان هەیە. ئەوە پێی دێن بەنداوی گچکە، ئەوی دووەم پێی دێنن بەنداوی گەورە. شتی چاکە لەبەرەوەی کوردەواری بە بەلاژنەی گوتیا ئاودانی ئاو لە هەر جێشی بی هەمیشە ئاودانی بە دوایدایە. کاتی خۆی ئەو ترێ تایبەت بوو میر دەیخوات دوێ پێیان دەگۆ ڕەژمیری لو میلیان لە بەش میلیان ڕەش میلیەوە تعبیرەکەم تاوە بەریانە وڵاتەوە دەبا سۆبەیتی دابێتن ئەگەر نا بەتەمای سۆبێ عەلادینی ئەو بابەتەی ژوورەکان گەرم نەدەبوونەوە. خۆشەویستان ئەوڕۆ هاتینە دەشتی کوێ لە گوندی بایزاغێنە. بەچ خەریکی ئیشی ڕۆژانە؟ وەڵا بەچ خەریکی بە قوڕ بەسەری خەریکی بەدارە گاری کو دەرێ باو کە دووشتی لێ ناکۆ کرد ناگونجن. ئەوە دەستاندا قسەم پێ ناکرێەوە دەستاندا. ئاوایی چوارشەممە کاتژمێرنەوە.